ئەمە لە شارەوانین بەیانیان سەعاتی 6 هەڵەستین سەعاتی 7 بیسکەمە گەیەنە هەولێر ئەڕۆین بۆ سەری ئیشەکەمان لە ساحات 7 ئیژەکەین هەرتا سەعاتی 1:30. سەربازی وەنیەم جارە چیرۆکی دڵسۆزی چەند کرێکارێکی بەسەڵاتچوو خزمەتگوزاری شاری هەولێر دەگەڕێتەوە. ئەو پیاوانە کۆنترین مێژویان هەیە لە پاکڕاگرتنی ژینگەی ئەو شارە. ئەو ژینگە دۆستانە ڕۆژانە چەندین تۆن زۆبڵ و خاشاک و پاشماوەی مرۆڤەکان کۆ دەکەنەوە. پاشماوەی ئەو زۆبڵە چارەسەر دەکەن کە باوەڕ ناکرێت چ سیمایەکی ناشرین و چ مەتەرسیەک لەسەر ژینگە دروست دەکات. هەوا زۆر سەردە وەڵڵا دەسەکانمان زۆر ئەڕچیە ناڕەحە دەوین دوای ئەوە دەزەکەین بە ئیشکردن ئەو خەڵکە من ئیژەکەم خاوێن یەکەم ئەڕۆمە ئەو لاچە بڕێتریان خستیۆ سۆ سەرجا دەکە هەم توێ بگەڕێمەوە پێ هەڵی بگرم. بەرنامەی سەربازی وەنەمجارە چیرۆکی دڵسۆزی و مەزنیەوە خزمەتە دەگێڕێتەوە کە ئەو مرۆڤە ژینگە دۆستانە ئەنجامی دەدەن. ئەوانە ئامێز لە ژینگە دەکەن و وەک کۆرپەیەک خزمەت بەو هەموو کوچە و شەقام و شوێنە گشتیانە دەکەن. دوای هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر پاک و خاوێنی ژینگە و بوونی مەترسی لەسەر پیسبوونی ژینگە و لاوازی ئاستی هۆشیاری بەشێک لە خەڵکی بەرامبەر بە پاراستنی ژینگە ئەو خزمەت گوزارانە بەشێکیان دوای کاری فەرمی خۆیان خۆبەخشانە بڕیار دەدەن کوچە و کۆڵان و بازاڕەکان بێ بەرامبەر پاک بکەنەوە. ئەوانش سێ کرێکاری خزمەت گوزارن. ئەوانە ئەرچی زۆر قورسیانەیە ئەرکەچ پیرۆزیشانەیە ڕۆژانە ئەوانە سپێنان دێن سعات هەفتی سپێنێ بۆ سەرمای هاوینان بە گەرمایە دێن ڕۆژانە دێنە سە ئیش خۆیان تر کابراش بە تەمەەن ڕیشسپی دێ لەس ئەو جادە و شەقامانە خاوێن دەکاتەوە ئەو شەقامانە پاکەکاتەوە زبری هەردەگری زبری جادەکان خەرێک ئاری کاریان ناکە دەبینی دوالێن دەرکابرا کارمەندە ئیش دەکا لە پشتەوەی کابرا سیارێ ڕاگرتیا تەبڵێ زغاری فرەتدا پاکەتی فرەتدا قوڵکە زغاری فرەتدا دەبەی فرەتدا خەرێک یاریکاریان نییە خەرێک لەگەریان باش نییە بەعام توکاندارەکان ماڵەکان دەبینی وکە کارمەندێکی ئەووا بەڕێز لە کۆڵانێکی ئیش دەکات خاوێن دەکاتەوە لە دووی دێنە دەرێ زبرەکەی لە ئاردی ڕوو دەکەن. لە شاری هەولێر ڕۆژانە نزیکەی 3000 تۆن زبڵ و پاشماوەی هاوڵاتیانی شاری هەولێر کۆ دەکرێتەوە و دواتر لە شوێنێکی تایبەت چارەسەرکردنیە و پاشماوانە دەکرێت. ئەو مرۆڤە ژینگە دۆستانە و هاوکارەکانیان هەموو ڕۆژ لە 24 کاتژمێر بە شەو ڕۆژە و پاشماوانە کۆ دەکەنەوە و کار دەکەن بۆ پاکردنەوەی شار. بەعامێ لە سنووری ما بەلەدەی یەک ڕۆژانە 200 تەن زبرمان هەیە بێزگە لە پلاستیک و کارتۆنی کولی ڕۆژێ 200 تەن لە 220 تەن زبرمانەیە فرە دەدەین هەموو ڕۆژانە بێزگە لە کارتۆن و پلاستیکی لەوانەیە 10 تەن 5 تەنش کارتۆن و پلاستیک بڕوە بێزگەلەوەی بەس زبری پاشماوەی ماڵان بازار وشتی 200 تا 210 تەنی زبرمان هەیە ڕۆژانە بەس لە سنووری بەلەدەی یەک ئەوانە ماندی ناهی لاکن کابراایکی گەنج ئەومادە نێوی شێ بکە. شارەوانیەکان لە ڕێگەی کرێکارەکان ڕۆژانە 500 بۆ 800 قەلاب زەوڵ دەنێژن و کۆیان دەکەنەوە دەیخەنە ژێر خاک. ئەو کرێکارانە بەشێکیان گرێبەستن و بەردەوام کار دەکەن
بەشێکیان خۆبەخشن دوای داوامی فەرمی خۆیان بێ بەرامبەر شەقام و شوێنە گشتیەکان پاک دەکەنەوە. هەروەها پاشماوەکان لەناو دەبەن و شار پاک دەکەنەوە لە زەبڵ و پیسی و بۆنی بۆگەنی ئەو پاشماوانە. ئەوانە هەناسەی پاک بە ژیانی ئەو ژینگە و مرۆڤانە دەبەخشن. لە جادە ڕئیسیەکان مەترسیوانێ سیارە لێیاندا بە سەرمای بە گەرمای لەوێن دەرەکەیش دەکەن کابراژی بە تەمەەن خۆی دادەین تۆ لەوەک دە بە ئاوی ئەگەر ئەو برا بە ڕێزە و شوفەرە بە ڕێزا و دە بە ئاوی فرێندا ئەو کارمەندەش ماندی نابی مەترسی سیارە لێدانی هەیە بە گەرمایە بە سەرمایە بە هەموو شتێکی ماندینە هیلاکن شەقینە زۆر ماندینە بە چلەی هاوینێ بەو گەرمایی دێن دەسەوت زادانە لەبەر تاوێ بەو گەرمای خۆزانێ هەولێر چەند گەرمە خۆی دادەین تۆ لێک دە بە ئاوی لێک پاکەتی کوکە جغارەکی ئەگەر بێ و خەرێک ئاریکاریان بکە هەر کەسە لە ڕاستە خۆمان کاکە با یارمەتیان نەدا با کەس لەگەری خڕ نکاتەوە فقط پیس نەکەن زادەکەی. مام مەحموود خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و ماوەی زیاتر لە 15 ساڵە لە هەولێر دەژی. ئەو پیاوە ماوەی 15 ساڵە کرێکاری شارەوانی و وەک ژینگە دۆستای خزمەت دەکات. ئەو سەرڕای لاوازی و ئازاری قاچەکانی ناوەستێت لەو خزمەتەی ئەنجامی دەدات. ئەگەرچی موچەکەی ناگاتە خەرجی هاتوچۆکەی بەڵام خۆشەویستی بۆ کارەکەیەوە خزمەتی دەیکات نایوەستێنێ. من خەڵکی ڕۆژهەڵاتم ئێستا ئەمە 15 ساڵە هاتین وای لە خوشتەپا هاتوومەە ئەم ئیشەیەکەم بەیانیانە سەعات 6 هەڵەچنەوە پێ تێن لە دووسانە بە ئەو سەربا بە ئەو گەرمان تێن بە ئیشی خۆمان زبڵ و چل لە ئەبین ماوەی 15 ساڵە ئێمە لە شەسی ئیشم کردووە لە تەوالی ئیشم کردووە وان لە شاتوبا 15 ساڵە من لە منتیقە ئیشەکەم. ئەو بەڕێزانەی کە وەکو کارمەندەکانی شارەوانی لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت و فەرمانبەرانی شارەوانی کە بە تایبەتی ئەوانەی لە تەمەنێکی زۆردا بە ڕۆژانە شەو ڕۆژ بەردەوامن لە خزمەتکردنی شار لە خزمەتکردنی دانیشتوان و هاونیشتمانیانی شاری هەولێری خۆشەویست بەڕاستی ئەرکێکی پیرۆزە و ماندووبوونێکی زۆرە و من دڵنیام لەوەی کە ئەوان زۆر بە دڵسۆزانە و بۆ پەڕی لێ هاتووی کارەکان ئەنجام دەدەن. ئێمە لە زۆر شوێن نمونەما هەیە کە ئەم کارمەندە بەڕێزانە کە ئێمە زیاتر پێیان دەڵێن ئەندازیارانی ژینگە پارێزی کە ڕۆڵێکی بنیانەر دەبێنن لە پاکڕاگررتنی شارەکان دڵسۆزیێکی زیاتر لەواندا دەخوێنینەوە دەبینین لە کاتێکدا کە لە شوێنێکیان پێی دەستپێری بۆ پاکردنەوە و هەروەها کارەکانی وان بۆتە هۆی ئەوەی کە ڕەزامەندی لایەنەکانی تری کە پەیوەنددارن بۆ شوێنانەوە زیاتر هەبێت لەسەری چونکە بەڕاستی کاتێک تۆ دەبینی کەسێک لە تەمەنێکی زۆر و بەڕدێنێکی سپی و بەم شێوازە دێت لە بەیانیەکی زووی زستاندا یاخود لە گەرمایەکی نیوەڕۆی هاویندا لەس ئەم شەقامانە هەڵمەتی پاکردنەوە پاگراگرتنی شار ئەنجام دەدات ئەمە لە لوتکەی دڵسۆزی و کارکردنێکی باش و بەها بجوانەکانی کارمەندانە کە ئەنجامی دەین و هیوادارین خەڵکان ڕێزیان لێ بگرن و هاوکاریان بن بۆ ئەوی بتوانن ئەم کارانە ئەوان دەیکەن جێگا ڕێز و تەقدیر بێت و ڕێز لە ماندووبوونی ئەوان بگیرێت کە مامەیەکی اختیار خۆی دەچەمێنێتەوە بۆ هەڵگرتنەوەی پارچێک دەبێت ئەمانی بەرامبەریش ئەمە بەرز بنرخێنن.
زبڵەوە خردەکەینەوە بۆنی ناخۆشە خردەکەین لە هاوینە لە دووسانە لە سارما لە گەرما بۆنی ناخۆشە چی بکەین مەجبورین ئەمشە بیکەین. ئەمە بەیانیان هێن ئەوە بە خاکەنازە بە فلچەوە بە عەرەبانەوە تێنە نای ئەم ساڵحە بزە بڵۆ مبڵ ماڵەکان لا ئەبین زەحمەتەکە ئەوە سەر زەحمەتمان هەیە من بە عەرەبانەوە بە فلچەوە بە نای ئەم ساڵحە ئەڕێن زبلی ماڵەکان جەمە کڕەکەی دوای نای حاویە شەکەتین ماندووی ئەی ماندوو بوون حتا حەتکەی ماندوو بووم وەڵڵا ئەی ماندوو بوون ئەوە ماندوو بووم وەڵڵا ماندوو بووم ئەوە بە تەمەنم ماندوو بووم و تەواو بوو. زۆر ترسمانە لە سیارە خۆمان دادەینی بازێ وەختە سیارە حەد سەرخۆشن تێرێتی بۆ بانمان خۆمان دادەین ئەی چی بکەین زبالە جەمەکەین بوونەکەی پیسە خڕیەکەینەوە مانر ئەوین ئەڕۆینەوە ماڵ ئازارمان زۆرەوی. عومەرە مرۆڤەی کە نزیکەی 30 ساڵە کرێکاری شارەوانی بۆ ئێستاش دوای زۆربوونی تەمەنی لە باخچە و پرزگەی شارەوانیە کار دەکات. ئەو پیاوە دوای 30 ساڵ بڕیار دەدات خۆبەخشانە بێ بەرامبەر خزمەت بە بەشێکی شاری هەولێر بکات کە ڕێگا و شەقامە سەرەکیەکان و کوچە و کۆڵانی بەشێکی بازاڕ و گەڕێکی تەیراوە دەگرێتەوە. سەرڕای لاوازبوونی جەستەی بە ئیرادێکی بەهێز ئەو خزمەت دەکات و لە کارەکەشی زۆر جددی و دڵسۆزە. ئەمان پێی خۆشحالم بە ئیشی خۆم لە پاشی داوامی خۆ داوامەکەم یعنی خاچی کوردستانی خۆمانە و شاری خۆیتن و خاوێنەکەینەوە پاکش دەکەینەوە لە کەلای هەدەقای کورتعارە و کن مەزگەفتی کوێتی ئەو منتقای خاوێنەکەمەوە ئەو کارە دەکەم بە خۆ بەخشش زۆر پێی مەمنون. ئامانجم خزمەتکارم خۆشەویستم شارەکەی خۆیتم و خاپاک و خاوێنی عالەمیش وەچیمە بڕک مساعدە بکات زادە و مادام پیس نەکات زبری فڕەنەدات زبرەکە ئەمەش پێوەمان دەبین و لەسەر هەمووی واجبە وەڵای ئیشی خۆمەکەم و عالەبانەی خۆ دەست دەکەمێ و خاکە ناس و گەسک و کەشتی خۆ و جادە خاوێنەکەم و ئەو منتیقانە خاوێنەکەمەوە چەند دەرها پیسبی خاوێنەکەمەوە.
ئەم کارێ ئەم بەڕێزانە ئەنجامی دەدەن ئەم کارمەندانە ئەم ژینگە پارێزانان ئەنجامی دەن بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە واروەها کاریگەرێکی زۆر هەیە لەسەر هەڵمەتی پاکردنەوەی شاردا کاتێک هاوڵاتێک لە شەقامەکان دەڕات ئۆتۆمبیل لە دەخورێت پارچێک لە پاشماوەی نەکلێن کەس یاخود کێکێک دەخوادیان قوتوێکی بسی لە شەقامەکە فرەدەدات هەز بەوە ناکات کە ئەو مامێ لە دوای ئەو دی هەڵی دەگرێتەوە بەڕاستی ئەمە پێویستی بۆی هەیە ئەگەر بێت و وەکو دیاردەیەک یان خۆی بخاتە شوێنی ئەو کە ئەم کارە ئەنجام دەدات بەڕاستی ینی تاوانێکی گەورەیە کاتێک ڕێز ناگیرێت لە ماندووبوون لە ئەرێک لەو ئارەقەیە کە ئەم مامانە ئەم کەسانە هەموو کارمەندەکان بەگشتیەوە بە تایبەتی ئەم بەڕێزانێک کە لە تەمەنێکی بەرزدانە ئەم کارە ئەنجام دەن. بەڕاستی ئەوانە سەربازیونن ئەوانە تەمەشای ئێستا خەڵک نازانانی یەک کەس هەر کەسێک یەک لەمە لە جەنابێت لە هەر کەسێکی بابێ یەک سعات ئیشەکانی ئیشیوی بکە زانە پێمان دەکرێت ئەشتە دەبێت لە ئەوانە سەربازی ونن مادینە ئیلاکن خەرک نازانی معاناتی وانە چییە. کۆمەڵێک خزمەتگوزار هەن لە نێو شاری هەولێر کە هەندێکیان خەڵکی بەتەمەنن ئەوانە بە بەردەوام و ناو شاری هەولێر پاک دەکەنەوە و لە سەرجەم کوچە و کۆڵانەکانی شاردا دەبیندرێن بە تەکید ئەو خەڵکانە سەرڕای ئەوەی هەندێکیان کە تەمەنیان زۆرە بەڵام ئەوەی کە ئەو پۆینتەیە کە دەمەوێت باسی بکەم خەڵکە بەتەمەنەکە زیاتر و زۆرتر دڵسۆزانەتر لە خۆبوردانەتر بێ ئەوەی هەزەمان دووبووم کە کار دەکەن زۆرێک لەو خەڵکەیە یان زۆرێک لەو ئەوانەی کە بەتەمەنن سەرڕای ئەوەی کە بڕەپارەیەک مقابل ئەو کارە وەردەگرن ئەگەلیان بپرسی و لە نزیکەوە قسەیان لەگەڵ بکەی ئەوانە وەکو بەشێک لە عیبادەت و بەشێک لە خواپەرستی ئەو کاری خۆیان پێناسە دەکەن بۆیە زۆر دڵسۆزانەتر کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. سەرڕای ئەوەش هەندێکیان کاری ئەوان نییە کە خزمەتگوزاریش نین یەک لەوانە مام عومەر کە لە بەڕێوەرایەتی شارەوانی ئێمە فەرمانبەرە کاری ئەو نییە کە شەقامەکان پاکاتەوە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەوان بە بەشێک لە خواپەرستی و عیبادەتی حساب دەکەن بەو پەڕیشانازیەوە کارەکەی خۆی دەکا و دوای داوامی فەرمی خۆی شەقامەکانی شاری هەولێر پاک دەکاتەوە بە حەقیقەت ئەو مادووبوونەی ئەوان حەق وایە هەموو خەڵک لە بەرچاوی بگرێ هەر کەسێک دە بە ئاوێک پارچە کاغەزێک فڕێدەدا لەسەر پشت چەمانەوەی ئەو خەڵکە بە تەمانانە ئەو شارەیە پاک دەکرێتەوە هیوادارم خەڵکیش لە معاناتی ئەوانە تێ بکەن. بە تەمەنەکان لە گەنجەکان دڵسۆسترن بە تەمەنەکان لە گەنجەکان پابندترن لە ئیشەکەی لەبەرەوەی کابراایەکەوە ڕیسپی شەرمی بەخۆیمە پێی برین لۆ تاخیر بووی هەتا ئێستاکە ڕۆژێک لە ڕۆژان تاخیر نەبووینە ئیشەک شتەچانەوی قەت بێ پرس ناڕۆن ئەوانەی بەستا کابرای گەنج دەچی لەسەر ئیشەکەی خۆی نیە دەچین کاکە لۆ لێرەنی وەڵای شەکمە بوو کاکە لۆ نارێ بەس ئەوانەی ئەو بە تەمەنانە زۆر پابندترن لە گەنجەکان لە ئیشەکەی خۆیان شەکەی خۆشتر دەوێت پابندن ئێستا ئیشەچانەبی هەتا پرس نەکەن جێ خۆیان بەجێ نارن غایب و تاخیر بوون و شتیوان نییە. ئەو کرێکارانە لە کوچە و کۆڵان و بازاڕەکان ڕۆبەڕوویەوە مەترسی و زەحمەتیانە دەبنەوە بۆ داماڵینی خاک لەو پاشماوەی ئەو زبڵی کە دەرهاویشتەی مرۆڤەکانە. ئاماجی ئەومانەسە خزمەتی ئەم وڵایەتە بکەین و هینی خۆمان و هینی شارەکەمان خاوێن بکەین هینی کوردستان.
ئەو پیاوە لە سەرمای زستان و گەرمای هاوینەوە کارەکەیەتی کە پاکردنەوەی شەقام و بازاڕ و پاشماوی مرۆڤەکانە. ئەو چاوی لەوەیە کە خەڵک هاوکاری بن و ڕێزی بگرن، بەڵام بە دیتنی ئەو پیاوە بە سەڵات چووە دڵسۆزە ئەو هاوکاریە نابینرێت. ئەوانە چکە لە بەرەوەی شەکەی خزمەتە گوزاریە بازاڕە ئۆفینە جمعان هەمووتان معلومتان هەیە جمعان خەرێک هەمووی ڕووی لە بازارێکە لەبەرەوەی جمعەمان نییە جێژنان هەموو خەرێک ڕوو لە بازارێکە ئۆتلەمان نییە جێژنەمان نییە ماندینە هیلاکن. خەڵک ئەگەر ڕێزیان بگری ئێو کارمەندە بە ڕێزانە فقط با یارمەتیان نەدا وچی گوتم با زۆر زادەکەیان پیس نەکە ئەگە خەرێک ڕێزی بگری کابراش توکاندار ڕێزی ئەو ڕێسپی بگری بازبرەکەی خۆی فڕندا دەسە زادەی ڕۆژانە ئەگەرکە مەسەن ئەو خەڵکە ئەو زبالە نەخەنە سەرجادە ئەم زبالە لەکوێتی ئەهانینی خەڵکەکە ئەیخوا و فڕێرا سەرجادەکە هێمەی مەجبوری خاوێنیکەین گڕ ڕۆژێ باە خاوێنی بکەیت ئەیتر خاوێنەکەین و بڕێ وەخت ئەیکەنە ناو ئەلاگە و دایەنین و ئەیوەنێکنە عەرەبانە و ئەیوەنێکنە ناو هاویە و دوای ئەوە مانەوەوین دوای مانەبوونەکەمان ئەڕۆین و بۆ ماڵ. ئێمە وەکو شارەوانی وەزارەتی شارانی گەشت و گوزەوە سەرۆکاتی شارانی هەولێر تەواوی پاڵپشتی خۆمان بۆ ئەم بەڕێزانە دەردەبڕینەوە لە هاندانیان لە کاتی ئەنجامدانی کارەکانیان و هەروەها کۆمپانیەکانمان ئاگادار کردوێتەوە کە پابند بن بە دابینکردنی مافەدارایەکانیان کە کار دەکەن لە کۆمپانیانە و هەروەها پاڵپشتیەوە دەکەین ئەو کەسانی کە دەبینین دڵسۆزن جگە لە کارەکەی خۆیان کاری خۆ بەخشیش دەکەن چەند فەرمانبەرێک و کارمەندێکمان هەیە کە جگە لە کاتێفتەوە لە دڵسۆزی بۆ کارەکەی دوای داوامی فەرمی ئامادەیە شوێنەکەی خۆی پاک بکاتەوە و دوای داوام بێتەوە دیسان هەڵمەتی خاوێنکردنەوە بکات ئەمانە بەرز دەنرخێنین و هەروەها کۆمپانیەکان بە شێوەیەکی بەردەوام لە هێڵداینە لە گەریان لە سەخەتین بۆی بتوانن مافەداراییەکانی کارمەندەکان کە کار دەکەن لە گەریان پێیان بدرێت وەروەها زۆر جار ئێمە بە شێوەیەکی گشتی وەکو ڕێز و سپاس دەبەخشین پێیان بۆی دەستخۆشیەک بی و هاندانێک بێت و بەرز ڕاگررتنی ئەو ئەرکانە بێت کە ئەوان ئەنجامی دەدەن و داواکاریشم لە هاوڵاتیان هەیە بەڕاستی کەمترین وەفا بۆ ڕێزگرتن لەوانە بەشداریکردن لەگەڵیان بۆ نمونە دەکرێت خەڵکانێک ڕۆژێک بێ لەگەڵی کار بکات بۆ ئەوی ماندووبوونی ئەم بەڕێزانە تێبگات چۆنە ئەگەر تێگەیشتۆنە بە دڵنیاییەوە بەشداری دەبێت بەلانی کەم وەک باسم کرد لە پیس نەکردن یاخود لە پاگراگرتن یان لەوەی کە فێرکردنی منداڵەکان یاخود گەورەکان بۆی هاوکاریان بن لە پاگراگرتنی شەقامەکان گۆڕەپانەکان و هەروەها فڕێدانی پاژماوەکان لە شوێنی خۆی نەک لەسەر شوێنێکی گشتی چونکە بە دڵنیاییەوە کە ئەوان فڕی دەدەن ئەم بەڕێزانە ئەم جنگە پارێزانە هەڵدەستن بە خاوێنکردنەوەی شوێنەکە کە ئەمەش داواکاری ئێمە لە یەکێکی هاوڵاتیان بەشدار بن چونکە پاگراگرتن دەبێت بزانێت تەنیا ئەرچ ئەم بەڕێزانە نییە بەڵکو ئەرچی هەموو لایەکە و سوپاسیان دەکەم. دیاری بەرنامەی سەربازیونی کەناڵی کوردستان 24 بۆ ئەم ژینگە پارێزە بەڕێزانە مادوونە ناسانە کە هەڵساون بە ئەنجامدانی کارەکانیان زۆر بە دڵسۆزانە زۆر بە سەرکەوتوانە بۆ ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و فەرمامە پیرۆزت بی پیرۆز دوای سەرکەوتنتان بۆ دەخوازم دەستخۆش بە ئێوەش.